بنکەی وەرگرتنی گەنمە لە پارێزگای هەڵەبجە جیاواز لە ساڵی ڕابردوو کە بە وشکە ساڵیش تۆمار کرا ئەم ساڵ گەنم کەمتر وەرگیراوە. بەڕێوەبەری بنکەکە دەڵێت تا ئێستا 8,800 تۆن گەنمی جوتیارانیان وەرگرتووە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەکە زۆر کەمە. پار بووە بە حسابی ساڵەی وشکە بەس ئەم ساڵی بووە لای خۆمان یەکە بووە دەرەجە نەماوە دووە ئیتر پارەکەی بەرزیان کردی بۆ گەنم کشتیە لە 150 کردیان بە سێ جۆری ئەمە خەسمە و خەسمی باکەی بووان بەس لای خۆمانە ئەم ساڵە ئاخری ئەو سێ ڕۆژەکانی کاکە تۆزی جوتیارەکانی نەهێنا لای خۆمان بوو تەسلیمی گەنەمە. ئەم گرفتەکەی بووە زەڕەری دەبێت بۆ خۆیان بۆ خۆمان نییە لەبەر خۆمان ئاردوەلی ئەو گەنمەوەلێگرن ئەیدەم بۆ ئاشەکانی بۆ ئەیکە ئەرد بۆ خەڵکە بە فەقیر و هەژارەکەی بووە لەبەر ئەو بووە ئەمن داوای کە لە هەموو جوتیارەکانی سنووری هەڵەبجە کێ هەیەی گەرمی ماوەتی با تەسلیمەکەی بۆ سایلۆ لەبەر خۆمان تەسهیلات و خزمەتی یەکەم بۆ جوتیارەکانی لەبەر خۆمان لەگەڵ جەماعەتی زێراعە و لەگەڵ جەماعەتی محافەظە تەوەقعاتی ئەم ساڵە لە هەڵەبجە بووە زیاتر لە 30,000 تەنە. ئەم ساڵ مێرووی سن زیانێکی گەوری لە جوتیارانی سنوورەکە داوە. لە بنکەی وەرگرتن و ڕادەستکردنی گەنمی هەڵەبجە 200 بارەڵگری گەنم کە دەکاتە نزیکەی 10,000 تۆن گەنم بەوەی خراپی کوالیتیەکەیەوە ڕەت کراوەتەوە و وەرنەگیراوە. ئەمە لە کاتێکدایە ساڵی ڕابردوو نزیکەی 14,000 تۆن گەنمی جوتیارانی سنوورەکە وەرگیراوە. جوتیار ئیمساڵ زۆر زەرەڕۆمەند بوو یەکەم سوونێک هات ئەو سوونە زوو ئەوەی کە زوو فریای کەوتە حدێ باشتر بوو ئەوەی کە زوو فریای نەکەوت سوون لێدا و گەنمەکەی مەغزی گەنمەکەی خوارد ئیتر کە تێریتی بەیران بۆ نمونە لە سا 6 و لە سا 8 لە سا 8 بەرەو سەریتاوێ ڕەفزە لە سا 8 بەرەو خواریتاوێ بە خەسمی باوانە وەرێگرن یانی لە چاو ساڵانی پێشوا زۆر باشە. پارد من دەرەجەیەکم ئەلم سایلۆ تەسلیم کردو بە 500 و تقریبان کەمێک ئێستا خوانێ و ڕێ ئێستا تەسلیم کرد 779 یانی زۆر باش. پێشبینی کراوە ئەم ساڵ لە سنووری هەڵەبجە 30,000 تۆن گەنم وەربگیرێت بەڵام مێرووی سن وەڵگرتنی گەنم لەلایەن جوتیاران و ڕادەزنەکردنیان بە سایلۆ هاوکات ساغکردنەوەی گەنم لە بازاری ڕەشدا هۆکاری سەرەکین کە تا ئێستا ئەو ڕێژەکەمەی گەنم لە جوتیاران وەرگیراوە. بەڕێوەبەری بنکەی وەرگرتنی گەنم پێشبینی دەکات ئەم ساڵ تەنیا 9,000 تۆن گەنم وەربگرن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.